ئەم لەشەهی من نییە. هەمیشە هەز دەکەم زیندانیم لەم لەشەدا، کە زیندان بیت هیچ جوڵەیەکت نابێت، ژیانت نابێت، ئازاد نیت. هەموو جارێک بیت لەوە دەکەمەوە چۆن لەم زیندانە دەربازم بێت. ئەوەی زیندانی بینی بێت ئەزانێ باسی چی یەکەم. من لە جەستەی کچێکدا لەدایک بووم، بەڵام هەر لە منداڵیەوە لە تەمەنی باخچەوە هەستم پێکرد ئەگریام. نەم ئەویست بچمە باخچە، چونکە لە ڕیزی کچان دایانە نام و یاری کچانیان پێکردم. لە گەڕەکدا هەمیشە قژم کورد بوو، حەزم لە یاری کوڕان بوو. دڵم بەلای کچاندا دەڕۆشت و حەزم بۆیان هەبوو. جل و بەرگ و تەنانەت گۆرەوەکانیشم کوڕانە بوو. تا گەیشتمە تەمەنی 14 ساڵی قەت نەم ئەتوانی قسە بکەم، گوزارشت بکەم لەوەی لە ناومەوە دەگوزارێت. لەبەر ئەوەی وام هەستە کرد من تەنیا کەسم کەوام، کەسی تر نییە وابێت. خوشک و براکانم هەمیشە و پرسیاریان لێ کردم ویان وت ئەڵێی کوڕی، ئەگەر کوڕێک سەیری بکردمایە پێم ناخۆش بوو، یەکسەر تێکە چووم. بەم ئازارەوە بەردەوام بووم و خەوم نەماوە. جاری وا هەبوو هەشتی بەیانی خەوتم، یا لە بێخەوی شەکەتە بووم، ئینجا کەمێکە خەوتم. بیرکردنەوەم زۆر بوو، کەس نەبوو قسەی بۆ بکەم. پاڵپشتی خێزانیشم هەر نەبوو. چەند جارێک بیرم لە خۆکوشتن کردەوە، جارێکیش هەوڵەکەم جێبەجێ کرد، خۆم فرێدایە خوارەوە، بەڵام نەمردم. ماوەیەکی زۆر لە جێگا کەوتم و چاوەڕێی مردن بوو. بۆ ماوەیەکی زۆر لە ماڵەوە ڕام کرد. جارێکیان پەیوەندیم کرد بە باوکمەوە، وتی تۆ کچیت ناتوانی ڕابکەیت. وتم نا، من کوڕم لە جەستەی کچدام. وتم باوکە زۆر بێکەسم. باوکم گریا. وتم باوکە مەگری، ئەوە منمە بێ بگری نەک تۆ، پێویستم پێوە بوو، بۆ پشتت تێکردم، هەمیشە فشارت دەخستمە سەر. ئەزانم دایکیشم بێدەسەڵات بوو لە بەردەم تۆیە. من توانیومە لەسەر پێی خۆم بۆستم، سەرەڕای هەموو گفتەکانم لەگەڵ کۆمەڵ و دەوروبەر. ئەم گۆڕانکاریە دوا بەدوای ئەوە بوو کە زانیم چارەسەرم هەیە، ئەتوانم ژیانم باشتر کەم. لە داهاتووشدا دەگەمە ئەوەی کە خۆم دەمەوێت، چونکە لە ئێستادا لە ژێر چارەسەردا. تا سنوورێک باوکم قوبوڵی کردووم. ئەو شتانەی کە بێتاقەتیانەکردم لە کۆڵم بۆوە، نامەوێت بچووکترین زەرەر بەم لە ژیانم. ئەم چیرۆکەی من گەورەترین مەترسی دروست دەکات لە خێزانەکەمدا. ئەزانم بۆ خێزانەکانی تری جوان، چونکە زۆربەی خێزانەکان توندن، بە تایبەتی بۆ خێزانی من. من ناوم لە نیایە و تەمەنم 26 ساڵە. ئێستاش هەست دەکەم هەناسەم تونگە و زۆر سترێسم، دڵم پەلەپەلە کات کە باسی خۆمەکەم. زۆر جار خۆم بە پیاو بدێتە پێشچاو. من پێشتر شوم کردووە، بۆی کێشەی خێزانی و جیابوومەتەوە. نازانم چیمە. هەنێک جاریش هەست دەکەم هۆرمۆنی کوڕانەم زۆر بێت. سەیرە بەلای خۆمەوە، حەزم بۆ پیاویش هەیە و بۆ ئافرەتیش. حەزم بۆ هاوڕێ کچەکانم جوڵاوە. ئەم ئەستانم نەیتوانیوە کە دەری ببڕم، زۆر ناخۆش بووە. لەگەڵ کچێکە تەقریبەن گەشتی نەپەیوەندی و نەگەشتوین. ئەی ژۆک و من حەز دەکات نزیک بێتەوە. من زۆرە ترسم لە کەس و کارم، ئەویش بە هەمان شێوە دەترسێ. بێخەوی و بێتاقەتی تا ئێستش بەرۆکم بەرنادات. ئەزانم کەس لە خێزانەکەمان هاوڕەگەزخوازی پێ قبوڵ نەبووە، کەسیش لە خێزانی ئێمە هاوڕەگەزخواز نەبووە، یان ڕەنگە باسییان نەکردبێ وەکو من بوو بێن. زۆر جاریستومە دڵسۆزێک یان دکتۆرێکی دەرونی قسەکان و ژیانی خۆمی بۆ بکردێنم، بەڵام ترسام لەوەی کە بە سووکی سێرم کە یان وەکو کەسێکی خراپ بمبینێت. نازانم، زانیاریم نییە دەربارەی خۆم. دڵنیانیم کە من نە کەسێکی نەخۆش بم یان ئاسایی. بیرکردنەوەم لەم وەزعەم زۆر بێتاقەتمەکە، حەزیش ناکەم کەوا بم، بەڵام بەدەست خۆم نییە، خوای گەورە وا دروستی کردووم. هەست دەکەم قەت ناتوانم لەم کۆمەڵگایەدا هەستەکانم بە ئاشکرایی دەرببڕم و گزارش لەم وەزعەی خۆم بکەم. لە داهاتووشدا هەر بە تەنیایی دەمێنمەوە و لە ناخەمدا هەر وەکو خۆم. ڕەنگە تەنها بتوانم
دەرمان بۆ خەمووکی و بێتاقەتی و دڵتەنگیەکەم بەکاربێنم. ئەمە تەنیا چارەسەرە لەم کاتەیە و لە داهاتووشدا.